ئێساچینە سەر بابەتی ئەم راپۆرتی نایەکسانی لە ئاستی جیهانە. من هەندێک لەو شتانەی لە راپۆرتەکە هاتووە باسەکەم. هەڵبەت سەرەتا ئەوە بڵێم ببوورە ئەمەی لە راپۆرتەکە هاتووە بەشێکی زۆر لە ئامارەکان تقریباً نامەوێ زانیاری غەڵەت بم، بەس من راپۆرتێکی 2017 یا 16 بینی کە لەم بابەتە لەسەر نایەکسانی لە جیهانە. تقریباً لەو هەر هەمان ئەو ڕەوەندەیە و خراپتریش بووە، یعنی بەرەو خراپتر ڕۆیشتووە. بۆ نمونە باز لەواکە کە لە 110 دەوڵەمەندترین لە 110 دانیشتوانی جیهان لە ئێستاە لە 152 داهاتی هەموو جیهانیان ئەچێتە گیرفانەوە، لە کاتێکە هەژارترین نیوەی دانیشتوانی سەرزەوی هەژارترین نیوەی دانیشتوانی سەرزەوی لە 108.5 داهات بە هەمویان ئەچێتە گیرفانیانەوە. ئەمە لەسەر داهات، چونکە ئەم راپۆرتە باز لە داهاتەکە و باز لە سەروەت و سامانەکە. ڕاست باز لە سەروەت و سامانەکە. کاتێ دێتە سەر سەروەت و سامان ئەم معادلەی خراپترە. مەسەن ئەڵێ هەژارترین نیوەی دانیشتوانی جیهان خاوەنی لە 102 کۆی گشتی سامانن. ئێستاوی سەروەتی دنیا کۆکەرەوە لە 150 هەژارترین خەڵکەکان لە 150 کۆمەلگاکان لە 102یان هەیە، یعنی لە $2 هەیە مەڵێ لە حاڵێکە لە 110ەکەی تری دەوڵەمەنەکە تەبەقەکەی سەرەوە لە 176 سامانی دنیایان بەدەستەوەی بزبت کە ئەمە ئیتر بیری لێ بکەیتەوە، یعنی هەرچەنە زۆر جیاواز نیە لە چەند ساڵێ لەو بەر، بەڵام ئامارێکی ترسناکە، ڕەوەندێکی ترسناکی هەیە کە بەرەو پێشەڕوە. ئەوەی کە زۆر جالبە شەماڵ ئەڵێ خۆرهەڵاتی ناوەڕاست نایەکسانترین ناوچەی جیهانە. خۆرهەڵاتی ناوەڕاست و شیمالی ئەفریقیا ڕاستە، مێنا منطقەی مێنا کە کاتە میدڵ ئیست و نۆرت ئەفریقا. بەڵێ ڕاستە خۆرهەڵاتی ناوەڕاست و کە ئیترەمە چوزانم ئینسان نەتوانێ 1001 بیری بەلای 1001 شتا بچێ. ئەمە هەموو وڵاتە عەرەبی و موسڵمانەکانن، ئەمە زۆربەی زۆری وڵاتە نەوتیەکانن، ئەمە نازام ئەتوانی بەشێکی زۆری وڵاتەکانن کە لە دیکتاتۆریەتەوە بەرەو نیو لیبرالیزم پێیان لە دیکتاتۆریەتەوە خستە نێو نیو لیبرالیزمەوە و بە جۆرێک بەرەو دەسەڵاتی نیمچە دیکتاتۆری ئەڕۆنەوە. یعنی زۆر شتێ توانی بیڵێ کە ئەمە فاکتەری ئەمن. بەرحاڵ ئەوروپا بۆ هەموو جارێ ئەوروپا باشترینە، بەڵام هێشتا هەر زۆر خراپە. یەکێک لە فاکتەرەکانی تریش لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مۆزۆی شەڕە. تەمان کەس نازانێ کە شەڕ هەمیشە لە قازانجی چینی باڵادەستایە و تەفاوت و جیاوازی چینایەتی زۆر زیاتر زەقەکاتەوە، زۆر زیاتر فراوانیەکاتەوە. یعنی چینی باڵادەست و دەوڵەمەندوانە دەوڵەمەندتر وانیە هەژارتریان کا بە هیچ جۆرێ دەوڵەمەندتر ئەبن هەمیشە، و چینی هەژارتر و داماوتر و بێوەزعترە بێت. یعنی هەمیشە شەڕ فاکتەرێکە لە فاکتەرەکانی کە جیاوازی چینایەتی قڵەشتی چینایەتی فراوانترەکاتەوە. وای زۆر ڕاستە، بەڵام شەماڵ ئەمە چیش ڕەت ئەکاتەوە ئەو جۆرە لە بیرکردنەوە و تێئوری و شتا با بڵین نازان بە تایبەت لە هەرێمی کوردستان ئەمە زۆرە بینین، ئەوە زۆر باش ڕەتەکاتەوە کە پێیان وایە ئەم وڵاتانە ڕۆژێ لە ڕۆژان ئەگەن بە ئاستێکی تر لە گەشەی ئابووری و لە یەکسانی و لە خزمەتگوزاری و لە خۆشگوزەرانی و لەگەڵ دیموکراسی و لەگەڵ ئەمانەیە ئەم خەیاڵاتی کە هێشتا هەندێک کەس هەر باسێکا و ئەیفرۆشێتەوە ئەمە بە تەواوی ئەوە ڕەتەکاتەوە. دقیقاً وایە، دقیقاً ڕەتێکاتەوە نار ئەو فەلسەفەیی تاتشەر و یعنی ئێستا خۆ ئەمە مەسەلەیەک نیە، ئەمانی کام راپۆرتیان داناوە باوە ئەنەی بینەری ئەمە بزانن ئەمانە نە مارکسیستن، نە ڕەبتیان بە مارکسیزمەوە هەیە، نە ڕەبتیان بە چەپیشەوە هەیە بۆ معنایەکە ئێمە تێگەین، نەخۆیان بە سۆشیالیست دەزانن. بەشێک لەمانە لە باشترین حاڵەتیانە ئەوانن کە پێیان وایە کە
کاپیتالیزمی ستیک هۆڵدەر کاپیتالیزم دروست بێ لە جاتی شیر هۆڵدەر کاپیتالیزم ئەو نییە کە نیولیبرالیزم باسی ئەوەیە کرد مەسەلا میلتۆن فرێدمانەوەوانە کە لێگەڕێوا کۆمپانیەکان بۆ خۆیان بۆ قازانج هەوڵ بن و دەوڵەمەند بن و فراوان ببنەوەوانە سەرنجام اقتصادە بوژێتەوە تا چرەی وت چێوت کێشێکمان هەیە کێکەکەمان پشکۆلەیە ئەگەر بە یەکسانیش بەشی کەینەوەوانە بەشی ئەوانەی کە هەژارن لە کۆمەلگایە زۆریش گەورە بێ لە ئاستی کێکەکە خۆیە بەڵام زۆر کەمترە بێت لە بەشیان ئەگەر شێکەکە گەورە بێتەوە و بەشی ئەوان کەم بێتەوە ینی بەم فەلسەفەیەکە شێکەکە گەوراکەینەوە بەشەکەی کەمتریش بێ و باش تێری پێخوا بەڵام ئەگەر کچێکەکە بچکۆلە بێ بەشەکەی زۆریش بێتەوەوانە و تێری پێ ناخۆ ئەمە یان فەلسەفەیەکی لەم بابەتانە بوو نیۆلیبرالیزم داهێنا کە گوایە با لێگەڕن اقتصاد فراوان بێتەوە گەورە بێتەوە سەرنجام هەژارەکان وەزعیان باشتر بێ بەڵام حەقیقەتەکە دەرکەوت کە ئەگەرچی لە ڕووی لەوانەیە هەندێک پێداویستی سەرەتایی ژیانەوە دابین بێ بەڵام ئەو جیاوازێت چینایەتی کە هەیە و ئەو شتێککە پێوترێ لە علمی اقتصادە پێوترێ فەقری نسبی یاخود هەژاری ڕێژەیی ئەو هەژاری ڕێژەیە کە سەرچاوی شەڕ و شۆڕە سەرچاوی تێک ینی هەستکردنە بە چەسانەوە سەرچاوی هەستکردنە بە کەمی و بە اختیراب بە نامۆبوون لە کۆمەڵگا و لەو سیستەمە ئەوانە ئەم هەژاریە نیسبی هەتا دێ فراوانترە بێتەوە ئەبینی بە بەرچاوی خۆتەوە کە کەمایەتێکی زۆر کەم بەبێ ئەوەی کە هیچ هونەرێکیان هەبێ بەبێ ئەوەی کەوا هیچ ئیبداعێکیان هەبێ بەبێ ئەوەی کەوا هیچ مەسەلەن هیچ داهێنانێکیان هەیە مەسەن داهێنانی دەوڵەمەندترین دەوڵەمەندەکانی وڵاتەکانی ئێمە چییە بۆ نمونە مەسەن یەکیان بۆ نمونە ئاخر دالاسی چێژی دروست کردووە یعنی مەسەن ێستا لاسیکی بەرێ و تەختەی بەرێتوانین دەلاسیکە بۆ دروستکە هیچ نازانێ مەسەن کابرا هاتووە میدیا دەستگایشی میدیایی دانا و تەلەڤیزیۆنێکی دانا و سەرمایه‌دارە اینجا بەسەرمانەوە بۆ بە ئۆپۆزیسیۆنیش مەسەن یا کابرا مەسەلەن کۆمپانیەکی هێنا وەختی خۆی تەلەفۆنێکی داناوەوانە تەلەفۆنی جیهانی داناوە ئێستا ملیاردێرە بە ملیار یعنی ئیبداعەکەی چییە مەسەن هونەرەکەی چییە ئەمە لە هێناهێناوەتی پێشەوە هیچ لە حاڵێکە ئەوە مەسەلەن بەم ئەندازێ دەوڵەمەنەوە خەڵکێکی ئاسایش کە ڕۆشنبیرە بیرەکاتەوە ئەوێ ئیبداعکە ئەوێ پێش بکەوێتەوەوانە بواری بۆ پێشکەوتنواننی ئەمە کێشەیەکی گەورە لەم کۆمەلگانەیە دروستەکەەوە بۆیە ئێستا خودی سەرمایه‌داران هاتوونەتە سەر ئەو هینە یا خودی ئەم راپۆرتەژ ئەواڵێ کە ئێمە پێویستمان وەیە بگەڕێنە دواوە ئەڵێ لە بینی مثل لە دوای حربی عالەمی دووەمەوە هەتاکو و ساڵانی هەشتا ئێمە ئەمانبینی کە ناکۆچی یاخود قەڵەشتی چینایەتی بەو ئەندازە فراوان نابێت تۆان خۆ ئەمان باسیەوە ناکەن لەژێر تەسیری چیا بووە لەژێر تەسیری جوڵانەوەی چەپا بوو لەژێر تەسیرەوەی بووە کە خەریک بووە لە ئیتالیا و فەڕەنسا و ئیسپانیا و یۆناان و چەند وڵاتی تر خەریب کۆمیستەکان دەسەڵات بگرن لەژێر تەسیری ئەوەیە بوو لە ترسی ئەوە بوو خۆتەی ماشاڵیان هێنا ئەمریکا وتیان ئەوروپا پێشخەیلوانە ئەن و تەواو کۆمونیزم دنیای داگرتووە هەموو شوێن وڵاتەکانە گرێتەوە ئەبێ جداری لە بەردەما دروستکەین ئەبێ هینی پۆڵین لە بەردەما دروستکەین بەچی بۆی کەوا ئیسلاحاتێ بکەین دەوڵەتی ڕەفا دروستکەین وەمانە بەمە هەڕەشی شۆڕشیان پەکخز بەڕاستی لە ئەو قسەی ئەوە مەشهورە کەنەزی کە هاتووتی ئەگەر بەشیان نین شۆڕشمان بەسەراکەن هەر ئەوەی دەوڵەتی ڕێفاه و نازانم مەسەلەی سەروەت و سامان لەگەڵ خەڵکە بەشێکی ئەو بوویترە وەختی خۆی FDRش لە ئەمریکا وای وت کۆیکردنەوە لە ساڵانی سیەکان ئەوتیەوە کۆمونیستەکان خەریکە شۆڕشەکەن بە دەوڵەمەنەکانی وت پارەکاندان بەشەکەن لەگەڵ یانە شتێکیان ئێنێ پارە ئێن بە من کەوی ئیسلاحاتە نبکەمەوە سەر نایکەنەوە کۆمونیستەکان هەموویتان لێسێنن ینی ئەوە هەڕەشەکە ئاوا بوو لەژێر ئەم هەڕەشەیە بوو دەوڵەتی ڕەفا دروست بوو لە دوای هەشتاکانەوە لە دوای ئەو قەیرانەوە کە بەسەر سۆشیالیزمی بڵێنەوەی کە ناوی سۆشیالیزم بوو لە رووسیا هاتوو ئەو مۆدلەوەرە بە دوای ئەوەیە کە مەسەرەن نیۆلیبرالیزم ئەو قەڵەم بازەی دا و تاتشەر و ڕێگان لە ئەمریکا و لە بەریتانیا هاتنە سەر حکم و ئەو پەلاماری جوڵانەوەی کارگەریاندا و جوڵانەوەی کارگەریان پەکخستووەمانە هەتا هاتووە قەڵەشتە چیناتەکان زۆرتر و زیاتر هەبێ ئێستا ئەمان هاتوو نەڵێ نەخێر بێ فریاکەوین ئەبێ فریاکەوین دۆخەکە چاکەین نۆژینا لەژێر دەستمان دەرەچێەوە شەهر بە دەقیقیش لەناو تاهینەکەی ئەڵێ چاوەڕی شۆڕژ نەکەین ئەم مۆزوع چارەسەرکە خۆمان پێش شۆڕژ چارەسەری شەماڵ بەشێکی ئەخیری دێنە سەرەوەی چ چارەسەرێ پێشنیارەکەن بەس من پێم خۆشە بچ سەر یەک دوو ئاماری تر لە راپۆرتەکە
سەرنجی بینەرانیشی بۆ ڕاکێشم چونکە بەلامەوە گرنگە ئەبزین کە ئەمانەش هاتووە بەشێکی تۆ تقریبا ئیشارەتە پێەیە راپۆرتەکە ئەڵێ ڕادەی نایەکسانی لە داهات و لە سەروەت و سامانە گەیشتوتەوە ئەو ڕادەی سەرەتای 20 پێش شەڕی جیانی سەرەتای سەدەی 20 ببوورە بەڕای من ئەمە مەسلەیەکی زۆر گرنگ و ترسناکە لە هەمان کاتا چونکە ئەو فترەیە پێش شۆڕشی جیهانی یەکەم جیهان لە قەیرانە بووە برسێتی بەرفراوان هەژاری بێدەرەتانی کاتێک کە تۆ ئێستا لە 2021 لە 2022 بڵێ ڕێژەی نایەکسانی گەیشتوتەوە ئەو ڕادەیە کە ئەو کاتە هەبووە هەڵبەت بەشێک ئەڵێ هێنێەوەی باکە لە نێوان وڵاتەکان نایەکسانی کەمتر بۆتەوە بەڵام لە نێوان خەڵکە بە معنای چی بۆ من وەکو کەسێکی چەپ معناکەی ئەوەیە کە چینی دەسەڵاتدار سەروەتێکی زیاتری بردووە و خەڵکێکی زیاتری هەژار و فەقیر کردووە و سەروەت و سامانی لێ سندۆتەوانێ ئەمە یەکێ بوو لەوانەی کە ویستم بهێنمەوە ئامارێکی تریشی هێناوە ئەوەش هەر زۆر سەرنجی ڕاکێشام ئەویش شێر بەشی ژنانە لە داهات و سەروەت و سامان ئەمەش زۆر جێگەی تێڕامانە جا ئەوەی جێگەی تێڕامانە چییە ئەڵێ پشکی ژنان لە کۆی داهاتی کارکردن لە کۆی داهاتی باڵین ئەوەی بەرهەمێ هێنێ لە کار لە گەیشتۆتە لە 135 باشە باشە 35 بەڵام ئەوەی کە زۆر سەرنج ڕاکێشە لە ساڵی 1990ەوە هەتا ئێستا کە 30 ساڵ زیاترە لە 105 چۆتە سەرەوە ئەو کاتە لە 130 بووە لە 1990 ئەمە یعنی کەبیری لێک ئەجا لە بەسەر و ئەوەی شەوە لەوەش زیاتر لە منتیقەی خۆرهەڵاتی ناوەڕاست و شیمالی ئەفریقا ئەم نسبەتەی بەشداری ژنان ناگاتە لە 115 ینی ئەم هەموو ئیمپاوەرمەنتی یانی ژنان بەهێزکەین و میکرۆ نازانم چی ئیکۆنۆمی و بڕۆ و وەرکشۆپ دائنین و ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیەکەین و من ساڵێک لەو ساڵانی ڕابردوو لە کوردستان یەکێک لە ڕۆژنامە نووسە زۆر مەشهورەکان بڵێن بەڕێز و محتەرمیشە بەڕاستی بینیم باسی ئەزمونێکی بۆ کردمەوەی تەسەور ناکەی ئەم پرۆسەی هینە کە ئەمریکەکان هێناوێنە بۆ بەهێزکردنی ژنان لە لۆکاڵەکانە و ئەوانەی مەشینی خەیاتیانەکەن و فێریانەکەن تەسەور ناکەیت تۆ 10 ساڵی تر ببینە بزان چه سەورەیەک چه ڕاپەڕینێک چه ئاڵوگۆڕێکی کۆمەڵاتی گەورە لە کوردستان و لەی ناڕۆیە ئەم هەموو بەزم و ڕزمەهێنان و بردیان لە نەوەکتەکانەوە هەتاکو ئێستا لە 105 زیایی کردووە 105 شوتە سەر بەشی ژنان کە دیارە ینی بە حقیقت مەسەلەی یعنی بێهینکردن بێ تواناکردنی ژنانیش یعنی بە دەرەجەیەکی زۆر ئەتیمادی لەسەر نەوەی ئیشەکەشیانە ئەو کاری کە ژنان ئەیکەن لە کۆمەلگاکانە لە اقتصادەکانە کاری چیان پێدراوە ئەوەی کە جارێک من و تۆ پێکەوە باسمان کرد ریپرۆداکشنی کۆمەڵایەتی ینی دووبارە بەرهەمهێنانەوەی کۆمەڵایەتی نەک دووبارە بەرهەمهێنانەوەی بڵین داهات و سەروەت دووبارە بەرهەمهێنانەوەی ئینسان لە بڵین داهنگەکانە لە خەستەخانەکانە لە مەکتەبەکانە لەوەی کە تۆ چینی داهاتووی کارگەری کۆمەلگا دروستەکەیت و بنیاتێنی ئەم وەزیفەیە بە ژنان بەخشراوە کە ئەم وەزیفەیەش تۆ بیبینە سەرەن مهمترین ئیشی ناو کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای سویدی ئەوەیە کە تۆ مناڵەکەت چێ بەخێوەکە ینی ئەمە مهمترین شتی ژیانی ئێمەیە بەڵام ئەدرێتە دەست کەسانێک ئەم ئیشاکەنەوەوانە کە کەمترین پارە وەرئەگرن کەمترین داهات وەرەگرن وکە بەڵام تەمان بەشێک ئەوەی کە اقتصادە چێتە پێشەوە خەڵگە چێتە دەرەوە و خەڵک ئینەکە ئەو کارە کۆمەڵایەتی کە جاران بە بەلاژەکرا ئەبێ بە پارە و داهاتی ژنان بەم معنایەیە کە تۆزێک زیادی کردووە ئەوەی کە ئەو هینا بوو کە نانسی فریشەر باسێکە باوندری ستراگەڵ ئەوەی کە سنوورەکان سنووری نێوان کاری بێبەرهەم کاری بێبەرامبەر و کاری بە بەرامبەر پاڵپێوەنی تۆوانە لە نتیجەی ئەو گوشارە اقتصادی خۆیەوە پێگەشتنی اقتصادی و کەمێک ئەم شتە تۆزێ بۆ لاوەتر چووە کە ژنان بە خاتری پەروەردەکردنی مناڵان
دقیقاً وایە و بیریشمان نەچێ بەشێکی زۆری ئەو کارانەش هێشتا هەر بە خۆڕایی ئەکرێ ئەوەی کە ئەچێتە دەرەوەی بازنەی بەرهەمهێنان ئەوەی کە ناتوانێت ئیش بکە ئەوەی کە نەخۆشە ئەوەی کە پیرە ساڵی 2 تریلیۆن دلار ساڵی 2 تریلیۆن دلار ژن سەرشانی ژنان و بە خۆڕایی ئەکرێ و دقیقاً ژنان ساڵی بای 2 تریلیۆن دلار بە بەلاژ ئیشەکەن بۆ کاپیتالیزم بۆ سەرمایه‌داری 2 تریلیۆن دلار لەکوێ بێنن طبعاً لە 30 ساڵە لە ساڵ 5 زیادەکە معلومە هەر حاڵ من یەک نقطەی تر کە ویستم لەو بابەتەیە باسی کەم ئەوەیە کە ئەم جۆرە راپۆرتانە لە ڕاستیە یعنی مەترسیەکانی ئەم قڵەشتە چینایەتیە باسەکەن مەترسیەکانی ئەم قەڵەشتە گەورەیە باسەکەن و هیچ میکانیزمێکیش بۆ سنووردانان بۆی وجودی نییە یعنی باسیەکەن کە زەری بەزیادکەن ینی گوایە زەریبە بخەنە سەر خەڵکوانە بەڵام زەریبە خەیتە سەر خەڵک خۆ سەرمایه‌داری لە زەریبە ڕاکردن بۆ یشتلی ئاسانتر نییە یعنی تۆ بڕۆ بزانە ئەو فەزاحەتانی کە بینیانەوە مەسەلەن لە ئەوروپا یاخود لە ئەمریکا ئەوانە سەرمایه‌دارە گەورەکان شەریکەتە سەرمایه‌داری گەورەکان زۆر بە ئاسانی بە قانونی یان ناقانونی لە زەریبە ڕائەکەن ئەوەی کە زەریبەکە دە دووبارە و خەڵکە کارگەر و زەحمەت کێشەیەکە بەرهەم دێنێت و کە مەینەتیەکان تەحملەکەوانە ئەوانن کە ئیکەن ینی ئەمەی کە باسکردن لە ڕێگەی زەری بۆ چارەسەرکردنی ئەمانە بە بڕای من پشتێکی زۆر بێمانایە و لە لایەکی کەشەوە هەوڕێک لێرە قسەیەکی لەسەر هی کردووە لەسەر ئەوەی کە لە کاتی کۆرۆنایە هاوڕێ حەکی ماڵێ لە کاتی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا نایەکسانی زۆر فراوانتر کرد دقیقەن وایە ئەندازەیە کە سەروەتی دەوڵەمەندەکان و ملیاردێرەکان لە زەرفی کۆرۆنایە زیادی کردووە بێسابقەیە لە تاریخی بەشەریەتە بێسابقەیە لە تاریخی بەشەریەتە کە دەوڵەت و سامان ئەوەندە بە خێرایی زیاد بکە یعنی لە بە شێوەیەکی زۆر سەرسوڕهێنەر مەسەرەن چەندی تریلیۆن چەند تریلیۆن دەوڵەمەند و ملیاردێرەکانی دنیا سەروەتەکانیان زیادی کرد و ئەمەش لەسەر حسابی چی لەسەر حسابی ئەو قەرزانەی کە موسساتی حکومەت یەکێک لە شتەکانی ڕاپۆرتەژەوەیە کە دەوڵەت لە بەرامبەر قیتاعی خاسە فەقیرتر بووە یعنی تەوزیعی داهات لە بینی دەوڵەتە و لەگەڵ بەشی کەرتی تایبەتیە کە سەرمایه‌دارانی تاکە باڵانسەکە زۆر تێکچوە دەوڵەت زۆر هەژار بووە و ئەوانەی تر دەوڵەمەند چیشە دەوڵەت قەرزار بووە لە زەرفی کۆرۆنایە دەوڵەتی سوید دەوڵەتی ئەمریکا دەوڵەتی فلان دەوڵەتی پیسار بە ناوی کۆمەلگاوە قەرزی لە بانقی وڵاتەکەی خۆی کردووە کەم قەرزانە بێ بدرێتەوە چێ ئەیداتەوە نەوەکانی داهاتوو دەوڵەتی سەرمایه‌داری بووە بە وەسیلەی ڕووتاندنەوەی نەک ئەم ئینسانی کە ئێستاژی ئەو ئینسانی کە هێشتا لە دایکیش نەبووە مناڵێک کە هێشتا لە دایک نەبووە لە سویدا بێ قەرز بداتەوە قەرزی ئەو سەرمایه‌دارە بداتەوە کە ئێستا خۆی پێ دەوڵەمەندەکە یعنی بەڕاستی سیستەمەکە بەم راپۆرتە و بۆ واقعەتانی کە ئەزانین گەیشتۆتە قۆناغێک و گەیشتۆتە جێگایەک کە بەڕاستی ئەوە یوتوبیایە کە بڵێ ئەم سیستەمە توانێت بەردەوام بێت نەگەوە ئەم سیستەما توانێت هەڵبۆشێتەوە سوسیالیزم لە جێگایدا بمەسرێ ئەوان واقعیترە ئەوان ڕاستە زۆر ڕاستە هەڵبەت ئەوان باز لە بە حساب دوو شتەکەنی چیان باز لە دابەشکردنەوەی داهاتەکەن بەڵام داهات لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی باجەوە دابەشەکەن وەک تۆڵێ ئێستا ئێمە لە وڵاتی بەریتانیایە ئینکەم تاکس زیادەکە باجی داهات زیادەکە کە بە زۆری خەڵکێک کە لەسەر موچە و داهاتی نزمە ئەگرێتەوە و زۆر کەم هی نەگرێتەوە ئەنی ڕاستە بەشێکیش تۆزە زیاتریان لەسەر شەریکات و ئەوانەدانا بەڵام بە زۆری بەڕاستی پشتی خەڵکی هەژار و خوار با بڵین خوار مامناوەند ئەشکێنە لەو بارەیەوە و معلوم نییە وەک تۆڵی ئەم گروپە لەم ئیکۆنۆمیستانە کە ئەم کارەیان کردووە خۆیان هەمیشە لە بەردەوام خەریکی داڕشتنی استراتیژی و بیرکردنەوەن بۆ ڕزگارکردنی ئەوەی کە هەیە چونکە ئەم حملێ لە دوای 2010 شەو لە دوای ئەزمەی سەرمایه‌داری 2010 شەو بە هەمان شێوە دەستی پێکرد بە هەمان شێوە جارێکی تر هاتنەوە بیر بکەنەوە لەوەی کە نیولیبرالیزم نابێ ئێجگارەوە نەتوند بێ ئەبێ گود گەڤەرمنت من نازام ئەو پۆلیسیانەی کە ئەڵێ حکوومەتی باشمان هەبێ
ستيك هولدر کاپیتالیزم یعنی لە جاتی شیر هولدر کاپیتالیزم با ستیک هولدەرەکەن ستیک هولدەری ژیانی ئەوەی کە مەسەن هەموو ئەوانەی کە بەشدارن لە بەرهەمهێنانە بۆ نمونە حکوومەت کۆمەلگایە بەرهەمهێنەران بڵێ یعنی ئەمە جارێکی تر هاتوون دیسانەوە ڕزگارکردنێکی ترە بەڵام معلوم نییە بە چی ژەگا ئەم پۆلیسیانە کە ئەو باز لە تەوزیعکردنەوەی داهاتەکە بە چ میکانیزمێ خۆ ئێمە ژەڵێن ئەڵێن دابشکردنەوەی داهات یەکێکە لە هینەکان بەڵام ئەگەر تۆ وەکو تۆڵی دەوڵەت هەژار بوو بێ لە چاو کۆرپۆڕیشنە تایبەتەکانە لە چاو کەرتی تایبەتە ئەوە دەوڵەتە کە تا ئێستا دابشکردنەوەی داهاتی گرتوۆتە ئەستۆ بەڵام دابشکردنەوەی داهات لە 2010 بە دواگەربیرە بێ زیاتر چوو بانقەکانی ڕزگار کرد چوو ئەو کەرتانی ڕزگار کرد لە دەست ئەزمەکە کە ئەسڵەن تەسویرەکەی ئەمان تەسویرێکی نادروستە وەکەوەی کە مەسەن کینزی کە هاتووە ئەگەر اقتصادی کینزی نەبووە دەوڵەتی ڕەفاه نابوو نا کینزی بەرهەمی ئەو گوشارە بوو کە چینی کارگەری و سەردەمایی کرد بۆ ژوازی و سەرمایه‌داری دنیا لە شەڕی دووەمی جیهانیات بوونە دەرەوە زەعیف و لاواز و کارگەریان پێویست بوو کارگەر پێویست بوو بۆ دروستکردنەوە بیناکردنەوە ڕێکخراوە کارگەریەکان فراوان ببوونەوە لە ئەوروپا لە ئەمریکا لە هەموو جێگایەک و مەجبور بوون ناچار بوون لە بەرامبەریانە پاشەخشە بن یانیەوە مێژووی 200 ساڵ لەمە پێش نییە بڵێن براوەکانی ئەی نووسنەوە توانانی ئێمەش بینوسینەوە ئەو مێژووە درۆیەکەوان باسیەکەن کە دەوڵەت هات یەکسانی هێنا و دەوڵەت ها دەوڵەتی ڕەفاهی هێنا سۆشیال دیموکراسی هاتووتیان لەبەر خاتری بەشەر و ئینسانیت و ئینسان دۆستی ئەمانە واقعیت نییە مە گوشاری چینی کارگەر بوو لە ژێر زەبری هەڕەشەی شۆڕش ئەەکەی نەگەر چاچی نەکەن بۆیە ئەو وەزعیت چاکراوە ئێستاش تۆ چاوەڕوانی ئەوە بی دەوڵەتێکی وەکو دەوڵەتی مەسەرەن بایدن بێ بۆ نمونە لە ئەمریکایە یەکسانی بێنێت و ئەوانە ئەوە ناکرێت ئەگەر هەڕەشەکانی بەشی پێشڕەوی ئەو کۆمەلگایە و بێرنی ساندەرزیەکان و دیموکراتیک سۆشیالیستەکان و ئەوانە خۆیان ڕێک نەخەن و ڕێکخراوە کارگەرەکان نەچێتە پێشەوە بایدن ئەو کارانە ناکە کە قەولیشی پێداوە لە هەڵبژاردنەکانە بیکات و ڕێگە بە کە ڕێکخراوی کارگەری دروست بێ یاخود بە جۆرێک لە جۆرەکان نایەکسانێکە بۆ ئەندازەی نەبێت کە تا ئێستا ڕاستە